بەڕێز وەکیل وەزیری ناوخۆ لیواچەتەوە سەردانی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی کرد و یەکەیەکە بەشەکانی بەسەرکردەوە و لێپرسینەوەی لە کارەکانمان کرد بۆەوەی چۆن بتوانین بە شێوەیەکی باشتر خزمەتی هاوڵاتیان بکەین، هەروەها بە شێوەیەکی زووتر و خێراتر بیانکەین بە خاوەنی پاسپۆرت بە شێوەیەکەوە کاراسانی بۆ هاوڵاتیان. هەروەها بەگەیشتنی بۆ ئێرە و دەست بەکاربوونی بەڕێزی ئاماژەیە بەوەی کەوا ماوەیەکی زۆر ئێمە وەکیل وەزیری ناوخۆمان نەبوو لە هەرێمی کوردستان، ئێستا کە دەست بەکار و بەڕێزی ئەو بۆشایە زۆرە پڕەکاتەوە. هەروەها کارەکانی ئێمە لە هەولێر و لە وەزارەتی ناوخۆ باشتر ئەڕوا بەڕێوە، چونکە بەڕاستی پێشتر کەسێکی وانە بوو گفتوگۆی لەگەڵاکەین دابڕانێکە بوو، ئێستا دەست بەکاربوونێ بێتەوە کارێک بۆەوەی کارەکان خێراتر و ئاسانتر بڕوات. بۆیە دەستخۆشی لەکەین پیرۆز بێ لە هەمومان دەست بەکاربوونی و ئینشەڵا بە هیواینەوەی کەوا لەم سنوورەیە و بە تایبەتی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی هەموو کێشەکانی باشتر زووتر چارەسەر بێ و ئاسانتر بێ کارەکان و خزمەتی هاوڵاتیان بە شێوەیەکی دروستتر و باشتر بکەین.